پەیامەکانی ڕەمەزان چین؟ پێم خۆشەوەمان هەڵوەستێکی جددی لەسەر بکەین. ڕەمەزان ئەگەر ئێستانە کە ببا ئینسانێک ببا بانکخوازێک قسەی کردبانە قەناعەتمای ئەو قسەی پێدەگوتین. یەکەم شت ڕەمەزان پێی دەگوتین، دەیگوت شەو نوێشکردن زۆر قوڕس نییە. بۆ؟ چکە تو یەک مانگە تەراویحان دەکەی. بۆ یەک مانگ تەراویحت پێدەکرێن، بەڵام پاشەوەی کە من تەواو بووم واز لە شەو نوێژ دێنی. خۆ شەو نوێژ و تەراویح یەک شتە، وانییە؟ ئیشاڵە زۆربەتان تەراویحان دەکەن. کەواتە با یەکەم پەیامی ڕەمەزانمان لە دڵ و دەرونی خۆماندا بنووسینەوە، ئەویش چ بێتن؟ لە دوای ڕەمەزان واز لە شەو نوێژ نەینین. شەو نوێژیش ئەتوانی لە دوای نوێژی عیشا، کو ئێستا تەراویح لە دوای نوێژی عیشا دەکرێن، ئەتوانی لە دوای نوێژی عیشا شەو نوێژەکانی خۆت بکەی. کەواتە ئەگەر هیچ ئەو دەرسەی لێ وەربگری، دەرسێکی زۆر مهمە. دەرسی دووەم، ڕەمەزان بە زبانی حاڵ پێمان دەڵێ ئەتۆ تەمبەڵنی لە بەڕۆژووبووندا، ئەتۆ بەغیرەتی بە شەهامەتی. بۆ دەتوانین لە یەک مانگ خۆت بگریەوە بە ڕۆژووبی، بۆ ناتوانی کە من تەواو بووم دووشەم پێنجشەم ئەیام البیض 13 و 14 و 15 بە ڕۆژووبی دەتوانی بە ڕۆژووبی. هەمووتان خوێندەوارن. تەماشەکە بەس دووشەم و پێنجشەمان بە ڕۆژووبی، ئەزانی چەند دەکاتن؟ 3 مانگ و قسوور دەکاتن بێجگە لە ڕەمەزان. خۆشبەختی بۆ ئەو کەسێک کە ئەها الدنیا مەزرعەة الآخرە، شتی چاک دەچەقێنی. پەیامی سێیەم پێمان دەڵێ چی؟ دەڵێت جەنابەت دەتوانی قورئان بخوێنی، ئەتوانی کاتێکی خۆتی بۆ دیاری بکەی، بەس بۆ کە من خەلاص بووم وازی لێدێنی، تەمبەڵی و تەوەزەلیە. ڕەمەزان دەبی فێری مەنهەج و بەرنامەمان کات، دەبێ فێرت کە ئەولەویاتی ژیانی خۆت دیاریکەی. چەند کەس لە ئێمە بۆ نمونە ئەگە لێکی دەین و ڕۆژانە خەریکی فەیسبووکی، بەبێ ئەوەی کە هیچ ئیسیفادەیەکمان لێ کرد بێت. عمری خۆمان زۆربەی کە خوای گەورە لە ڕۆژی قیامەت بە تایبەتی لەو جیلەی ئێستا لێمان دەپرسی عمرت لە چی سەرف کرد، دەڵێن لە فەیسبوک. لە شتی چاکیان لە شتی خراپ ئەوە دەگەڕێتەوە سەر خۆمان. خاڵی چوارەم و کۆتایی پەیامی ڕەمەزان کە دێمە سەر خاڵی دیکە چییە؟ دەڵێت تو کەسێکی ڕەزیل و قرچۆک نیت، ئەتۆ کەسێکی بەخشندەی، ئەتوانی خێر و سەدەقە بکەی. خێر و سەدەقەش سەر نییە زۆری بکەی. ڕەفیقەکەت لەگەڵدایە لە قوتابخانە، دەچم لێوێن دەرێ بیپسیەک بۆ خۆم دەکڕم، چایەک بۆ خۆم دەخۆم و چایەکی بۆی دەکڕم. خوازیارم نێڵین کۆمەڵگەی کوردەواری خۆمان بێتە ئەوروپا. لە ئەوروپا ژن و مێرد پێکەوە کە دەچنە کافتریا، دەبی ژنەکە پارەی خۆی بدات، پیاوەکەش پارەی خۆی بدات. دۆست و ڕەفیقی گیانی بە گیانی پێکەوە کە دەچن هەمیان دەبی پارەی خۆیان بدەن. ئەها لە کوردەواری خۆشمان ئێستانەکەن دێکشت فێر بە وێر نییە. ئەو وێر نییە یانی قەپاتکردنی دەرگەی خێر و سەدەقە و حەسەنات. بەڵام هەندێک شتی دیکە دروست دەبێت کە جێی دڵخۆشیە. لە هەندێک مەطعەم، لە هەندێک چایخانە ئەمن دەچم نان دەخۆم، پارەی نان خواردنی دوو کەسی دیکەش دەدەم، پارچەیەک لێرە هەڵدەواسم. ئەتۆی فەقیری، ئەمنی فەقیرم، دێم دەچمە و پارچەی لێ دەکەمەوە، ڕاست تەسلیمی دەکەم و وەڕەقەیەکە کاکە هەنانم بدێ، پارەکە واسڵ کراوە. کەواتە دەتوانین بەخشەریش بین. ئەو پەیامانە لەبیر نەکەین. ڕەمەزان کە ڕۆیی بڵێن ڕەمەزان بەڵێ ڕۆیشتووی، بەڵام ئەو عیبادەت و خواپەرستیانەی کە فێرت کردین وازی لێناینی، و ئینسانیش کە وازی لێنەینا دەگاتە مەنزڵ و هەدەف. وەرە تەماشەکەم، بەردێکی ڕق بێنە، چەمەنتۆیەکی ساف بێنە، دڵۆپە ئاوێکی لەسەر موسەلەت کە یەک دڵۆپە ئاو تک 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 تەماشەکەی بە مروری زەمن ئەو بەردەی کون کردووە، ئەو چەمەنتۆی کون کردووە. لەبەرەوەش ئیبن حەجەر
لە تەمەنی سەرووی 40 ساڵیەوە دەستی بە خوێندنی شەرعی کرد. بۆ دەستی بە خوێندنی شەرعی کرد چوو لە ئاشکەوتێک تەماشای کرد دڵۆپە ئاوێک بەردێکی گەورەی کون کردووە. یعنی چیانێ گە ئینسان بەردەوام بێ علومی شەرعی وەرگریان هەر علمێکی دیکە وەرگری هەوڵ بۆ هەر شتێکی بدا بەردەوام بێ بە مەنزڵ دەگات و هەدەفەکەی خۆی دەپێچیت.